گوێ بگرێ عومەر ئەوڕۆ 50,000 دۆلاران نێری باشە شەرتێ بە شەرتی خوایە ئەبێ ئەو مصدەقە وا لێ بکەم پۆرتی بشکێنم لەو ڕۆ بە دواوە ببینە ڕەسیدی ئەو کۆمپانیایە چۆن بەرزەکەمەوە تێگەشتی ئەبێ کارێکی بەسەر بێنم کۆمپانیای و ئیفلاس پێ بێنم ئەوە داوی کەوتە داوی منەوە تازە گوێ بدێ ئەو جا بەو کارمەندوشتانە بڵێ ئەوەندە خەریکی موبایلۆشتانە نەبن و ئیشەکانیان بە جوانی بکەن دەنان نانیان دەبڕم لە کۆمپانیای باشە؟ دەیڵە دەی بەلە قوربان ئەوە چی دەکرد؟ قوربان دانیشتە بووم بۆچی دانیشی؟ قوربان خۆشی ئەسەلامە بە پێو ناکرێ بە دانیشتنەوە دەباشە تر ئیشەکانتان بە جوانی بکەن بەڵە قوربان وەرە محەممەد بۆ بەکە بەلە قوربان ڕێستە بەڵێ قوربانجان وەرە دانیشە بەڵێ قوربان بەڵێ قوربانجان ئەو بێسەروبەرێن بەدڵ نییە قوربان چ عیبێتی دەناوەچی گولەیش دەڕوا من بەڵێنم داوە دەبێت ڕێسیدی ئەو کۆمپانیا بەرزکەمەوە تێگەشتی؟ قوربانجان وەڵڵی ئەمجش درم خەبەریدا بگوتم ئەو ماگەی مدیر مەعاشم لە زیاد دەکا بێدەنگ بکرێ بەو شێوازە ئێستا بەدڵ نییە دەبێت جوانتر و خێراتر و سەریعتریش بکەن باشە؟ وەڵڵی قوربانجان مەگەر سوپەری تێکەی دەبێت 2 سەعاتی ئیزافیشم بۆ بکەن بۆی داهاتمان زیاتر بێت تێگەشتی؟ بە عەراری بێدەنگ بە هەزاری وەکو تۆ مەمنونە لێرە ئیش بکات تێگەشتی؟ ئێستا شەچی پیانەڵێ هەمویان بە جوانی کارەکانی خۆیان دەکەن نامەوێت کەس مەشغوڵی موبایل بێت دەمڕۆ باشە باش مامۆستا حیاتم لێ تووڕێ چاوەکەم ئەری وەڵا مەمنونم ئیش دەکەم بیخەم بە وەڵا وەچی گولە ئیش دەکەم دەمڕۆ سەرکارم حیاتم مامۆستا ئەوەی فۆنە داگرە بەلە قوربان ئیشی خۆت کە مەشغوڵ نەبی بەلە بەسەر چاو ئەوە چیەکەی؟ قوربانجان بەخێر بێ وەڵا ئیش دەکەم دەباشە ئیشەکانە بە جوانی بکە بە چاوم باشە؟ خۆ مەشغوڵ نەکەی بەشتی پرۆفیچەوە قوربان یەک دەقا ئیشمەیە بابە درەنگە بکەنە وەرە دانیشتە دەری سمۆڵ خواردە ڕەحمەت لە ئەم ئیشە چییە من دانیشتم؟ وەرە دانیشتە زۆر گرنگە قوربانجان ئەتوو ناتەوێت قازانسکەی ئەتوو ناتەوێتن ئەوەی بە ساڵێکی بەدەستێنی بە 1 سەعات تۆ قسەی خێرکە کوورە دەجێم لێ بگرە هەی بە قوربانی و قاتت بم با یەک خێمەی تازیە قوماشی لێسەر بکرێ دەبڵێ دە ئیشم هەیە درەنگە دەڕۆم وەرە قوربان ئەوە لە قەبرستانە چی؟ لەو قەبرستانەی گۆزێکی زێرم دیتەوە قوربانجان ئەو گۆزە زێڕی زەمانی قەدیمە ئەی لەو جاوە قسە ناکەی بۆ کوورە دەزانیت چییە ئەم چەندی فکرم دەکردووە من ناتانمەوەی بخۆم لە بەروێم بەس چاوم لە معاشیە کوورە دەتوو بە من بڵێ بابە بەم بڵێ تو خێری لێ ببینە تو وەرە دەت بەمەوە قەبرستانی مووقعەکەشت پێ پیشاندەم ئەی لەو ساوە بۆ قسەی خێر ناکەی دەهەستە با بڕۆیت دەبەستە کوورە زندانی لە داوامدا سەی تێبەردە هەستە کوورە سەی لە شروعی بەردە کوورە تەبەر وەرە ماوەسە وەرە کاکە تۆ بۆ کێوە بە 1 ساعەکە منە سوڕێنیتەوە وەرە قوربانجان وەرە دەڕاو دەزانیت چێ مامۆستا یەک لەو قەبرانە هەوە ئەم بە نووسینەکەی دەناسمەوە وەرە کوورە بابە دە تو 1 ساعەتە من هێنیە بەی هەر مردم کاکە لەکوێ بەس پێم بڵێ کوپەڵە زێر کوپەڵە زێر حیات کوورە بابە کوپەڵە زێر قەی ناکاتە توی لەکوێ پێم بڵێ وەرە مامۆستا کامەیە ئەوە خۆیەتی؟ ئەها ئەو قەبرە ئەوە دیتە لەسەر چێ لە چ نووسراکە بخینەوە؟ بۆ خۆت خوێنواریت نییە؟ ئەتە حەز دەکەم تو بخینیەوە دەبخینەوە چێ بابە ئەو نووسراوە هەموو کەس دەبێت تامی مردن بچێژێ ئەمە چیم لەوەدا من کوپە زێرم دەوێت کوپە زێر ڕاوەستە عەزیزم ڕاوەستە مایە ئەوم لۆ بخینەوە مامۆستا بابە من چیم لە کێل و مێلدا کورە بابە من کوپە زێرم دەوێت درەنگە با بچین ئەوم لۆ بخینەوە قوربان ئەوە نووسراوە دنیا بدەی بە کۆڵات دەبێت برزی لە خۆڵە هێشتا مایە چمایە؟ هەو نەبوو ئێرە کوورە دەبابە بڕێکەوە درەنگە 1 ساعت دێنی دەبێت وەرە مامۆستا هەز دەکەم ئێرە هەوە درەنگە برام درەنگە سەبرتە دیشمەوە کوا مامۆستا لە پەناو دارێ وەرە 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 حیاتم وەرە وەرە مامۆستا وەرە حیات وەرە 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 پێش حیاتم کوا کوپەکە لەکوێیە؟ مامۆستا ئەو چێ لە دیتە ئەوە چ نووسرا؟ ئەی باشە ئەو شەهادە گەورە گوران تێ نازانین چی نووسراوە؟ قوربان بم حەزم لێ تو بخینیەوە حول ولا قوة إلا بالله كاك أو نسراوة الموت حق القبر حق القيامة حق ئەی ڕەحمەت لە بابت مەسەلەکە ئێستا دەست پێ دەکا کورە بابە دەستپێکردنی چی و حاڵی چی تۆ منت کوش لە بەیانیەوە کورە شێت بۆ بەدەستەوە کاک و پاڵتون کاکە مامۆستا یەک پرسیارت لێ دەکەم بەڵێ تازە بەناو هەموو قەبرانە داهاتین وەنیە هەمیانت دیت و باشی شێلەکان بخیندەوە
مامۆسا لەسەر یەک چێ لە قەبری نووسرا بوو کەس لە برسان نەخێر دەمریتن نەنووسرا بوو تەواو یعنی هەمووت خیندەوە کەس لە برسان نامری وەنیا نەخێر کەس لە برسان نامرێ دە مامۆسا بە ئەم شتەکت پێ برم حیاتم فەرموو مامۆستا بەڵێ ئەو کلی لێ بگرە ئەمە چییە؟ ئەوە کلی لە ئەمن جارش کە لە کنە تو ئیش ناکەم چونکە کەس لە برسان نامری خوارسکی دەبێت